کۆڵانێک کە پانەکەی تەنها 30 سانتیمەترە و 90 ساڵە دروست کراوە بە تەنگەبەرترین کۆڵانی بەغداد دادەنرێت. بەهۆی تەنگەبەری کۆڵانەکە هیچ ئۆتۆمبیلێک ناتوانێت پێیدا بڕوات. لەبەر ئەمە تەنها بە پاسکیل دانیشتوانی کۆڵانەکە دەتوان کەلوپەل بگوازنەوە. ژیان لەو کۆڵانەدا تا ئاسێک سەیر و جیاوازە لە شوێنەکانی دیکەی بەغداد. ئەگەر کەسێک لەو کۆڵاندا کۆچی دوایی بکات ناتوانرێت تەرمەکەی بۆ کۆڵانەدا ببرێتە دەرەوە. ناچار لە سەربانەوە یان ڕەوانەی سەربانی خانووی هاوسەی پشتەوە دەکرێت یان سەربان و سەربان دەگەێنرێتە سەر کۆڵان. والله صار احنا قبل 35 سنه قاعدين ئێمە 35 ساڵە لێرە نیشتەجێ. ئێمە دێرینترین خەڵکین لەم کۆڵانەدا. ماوەیەک پێش ئێستا ئامێرێکی شۆردنی جلوبەرگمان کڕی ویستمان بهێین نەژوورەوە، بەڵام بەداخەوە بە کۆڵانەکەەوە نەچوو. جبت غسالة عفتها براس الدربونة ما طببت. ئەم کۆڵانە کە 10 ساڵی دیکە تەمەنی دەبێت بە 1 سەدەی تەواو دەکەوێتە ناوچەی قەسرەی بەغدادی کۆن و درێژەکەی 7 مەترە. بەهۆی تەنگەبەری لە ڕادەبەدەریەوە دانیشتوانی ناوچەکە پێی دەڵێن کۆڵانی تەسک و تروسک. دەواازەی 8 خانوو لەسەر ئەو کۆڵانەیە کە خێزانی کەم دەرامەتن و بەدەست تەنگەبەری کۆڵانەکە و بچووکی خانووەکانیانەوە دەناڵێنن. یاسر متەشەر کە یەکێکە لە دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێت لەو ڕۆژانە غەسالەیەکم کڕی کەچی نەمانتوانی بیهێنینە ماڵەوە. دوای چەند کاژمێرێک لە چاوەڕوانی ناچار دواتر فرۆشتمەوە. بەهۆی خانوو باڵەخانەکانی کۆڵانەکانی لای ڕاست و لای چەپەوە ئەم کۆڵانە بەم شێوەیە لێ هاتووە. ئەم کۆڵانە 90 ساڵە بەم شێوەیە. لە حاڵەتێکدا کە کەسێک دەمرێت تابوتەکەی لە ڕێی سەربانەوە دەبرێت بە ماڵی دراوسیەکانی ئەودی و دواتر لە کۆڵانە فراوانەکانەوە بەڕێ دەکرێت. زۆرێک لە دانیشتوانی ئەم کۆڵانە سەر بە هۆزی سوودان و حەسناوی و عوبێد و خەفاجەن و خەڵکانێکی پاک و خاکی و خاوەن ڕێزن. هەندێک جار هاتوچۆ لە کۆڵانەکەدا بە شێوەیەکە ئەگەر کەسێک لەو سەری کۆڵانەکەدا دەرکەوت ئەوە پێویستە کەسی دووەم لەو سەری کۆڵان چاوەڕوانی بکات و نەچێتە ناو کۆڵانەکەوە، چونکە تەسکی ڕوبەری کۆڵانەکە دەرفەتی ئەوە نادا دوو کەس بە ئاسانی بە تەنیشتی یەکتردا تێپەڕ ببن. لەگەڵەوەشدا دانیشتوانەکەی دەڵێن کۆڵانەکەمان کەوتۆتە ناوچەیەکی میلیە و دانیشتوانەکەی هەموو پێکەوە بەبێ کێشە دەژین و ڕێز لە ئەندامانی خێزانی یەکتر دەگرین و تا ئێستا هیچ کێشە و ناخۆشێک لەسەر هاتوچۆکردن لە کۆڵانەکەدا دروست نەبووە.